شەڕ و وێرانی لە چەند وڵاتین ڕۆژهەڵاتە ناوین ئەگەری دەرکەتنا خەڵکەیە بەرەف وڵاتین ڕۆژئاوا چەند وڵاتین ئەوروپی ڕووبڕووی ئاستەنگ و ئالۆزیên وان پەنابەرا دەبن. هەر بۆیەشە ئێستا یەکێک لە پرسیارەکانەوەیە کامیان ڕوبەڕووی سەختی و ئەرکی زیاتر دەبنەوە، ئایا کۆچبەرەکانن یان وڵاتانی ئەوروپا؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە و ژمارەیە پرسیاری تریش کورد کۆنێکشن میوانداری نووسەر و لێکۆڵەر ئەسماعیل حەمامین دەکا. کاک ئیسماعیل زۆر سوپاسی ئامادەبوونت دەکەم. کاک ئیسماعیل بە سەرەتا بەو پرسیارە لەگەڵ تا دەست پێ بکەم، هەروەکو لە پێشەکەدا ئاماژەم پێکرد دۆسی کۆچبەران بۆ ئەوروپا بۆ کامیان سەختترە، بۆ کۆچبەرەکان خۆیان یا بۆ وڵاتەکانی ئەوروپا؟ خۆی ئەتوانین بڵێن بۆ هەردوو لایەن، ینی کێشەی کۆچبەر بەبزەم جارێکیش باسم کردووە لە سێ فانتازیایە کاری خۆیەکات. فانتازیایەکان فانتازیای ئەو مرۆڤەیە کە لەژێر بارێکی نەهامەتیە ئێوە بچێ بۆ شوێنێکی تر و ئێوە ژیانێکی باشتر بۆ خۆی تەرخان بکات. لەبەرەوەمە فانتازیایەکی فانتازیای دووهام و باسی ئێستا ئەەکەم ئەو فانتازیایە کە ئەڵمانیا دروستی کردووە، ئەویش ئەوەیە کە ناوی ئەنێن ڤیلکۆمن کولتووە، ینی کولتوری پێشوازیکردن و ئەمە وای کردووە کە ئەم دوو فانتازیایە بەریەک بکەون. لەبەرەوە سەختێکە ئەوەی کە بیر جاران ئەگەر هات و کۆچبەر بیری لەوە بکردایەتەوە سەختێکە زۆرتر ئەبوو، ئێستا بیر لە سەختێکە ناکاتەوە چونکە وا هەستەکات کە بگاتە شوێنێک بگاتە وڵاتێکی تر پێشوازیەکی گەرمی لێ ئەکرێت. لەبەرەوە ئێستا زیاتر ئەرکەکە کەوتۆتە سەر ئەو وڵاتەی کە بێگومان پێشوازی لێ ئەکات و بە تایبەت باسی ئەڵمانیا ئەگەر بکەین وابزانام زیاد لە 850,000 کۆچبەر ڕووی تێکردووە و ئەڵمانیا ئەو فانتازیەی زیاتر گەورە کرد. لەبەرەوە بۆ هەردوو لا قورسە بۆ هەردوو لا بەرامبەر جۆرێک لە بەرانگار بوونەوە بنەوە. کاک ئیسماعیل ماوەیەکە یان چەند زیاتر بڵین دەوری مانگێکە کە ژماری پەنابەران کەم بوونەتەوە، بەڵام هەر کەسێک باسی کێشەی پەنابەران بەرە ئەوروپا دەکاتن دەڵێیان بۆ چۆنی ئەوەیە کە ئەگەر ئەم زستانە کۆتایی هات و بەهار هات ئەوە ژمارەی پەنابەران زیاتر دەبێت لە ساڵی پار. تۆ پێشبینی چی دەکەی؟ خۆی هەروایە، ینی تۆ پێویستە بەم شێوەیەکی بیتەوە بیرە نەچێ وەختی خۆی ینی ئێستا هەموو ئەو خەڵکانی کە ئێن لە دوجارە بە گوڵ پێشوازیان لێکردن، ینی ئەمە شتێکە کە وەکو ئەو ئەتوانین ئەو سوار چاکە ڕۆمانیانەوەن کە لە دوای جەنگێکی گەورەوە ئێن و خەڵک پێشوازیان لێکات بە گوڵەوە. لەبەرەوە ئەم فانتازیای ئەسا ئیشی خۆیەکات و تا ئێستا ئیشی خۆیەکات و ئەمە وای کردووە مادە خەڵکێک بیر لەوە بکاتەوە ئەگەر ئەم زستانە بڕوات هەرچۆنە بێ هەز ڕێگایە بگرێتە بەر ئەوە لە وڵاتێک هەیە پێشوازی لێکە بە مەرجێک لە پێشدا ئەم وێنەیە نەبووە لە پێشدا خەڵک بیری لەوە ئەکردەوە بڕوات نێزانی ئایا کێ پێشوازی ئەکات، ئایا وەرئەگیرێ یاننا، ئایا دەمێنێتەوە یاننا. ئەمە جگە لەوەی ئەنگلا مێرکل بەردەوام دووبارەیە کاتەوە کە ئێمە وەری ئەگرین و وەری ئەگرین، بەڵام لە ڕاستیدا ئەمەوێ من تەکیدم بە هەموو کەسێگەڵم ئەم وێنەیە وانە لە ئەڵمانیا ئەم وێنەیە ڕاست نییە. ئەم وێنەیە ڕاست نییە، بەڵام لە زۆربەی دۆسیەکانە کە باز لە پەنابەر یا لە کۆچبەر دەکرێت ڕێک جەخت لە ئەڵمانیا دەکرێتەوە. ئەم جیاوازی ئەڵمانیا لەگەڵ وڵاتانی تری ئەوروپادا بۆچی؟ ئایا هەر پەیوەندی هەیە بە گۆڕانکاری لە یاساکانی کۆچبەری و پەنابەرەتیدایا چییە؟ بە پێچەوانەوە ینی من تەکی دەکەمەوە لێرە بە هیچ شێوەکی یاسایە نەگۆڕاوە. مەسەن بۆ نمونە یاسای هاتوو چۆکردن، ینی تۆ تەنها لەو شوێنە دەمێنیتەوە کە هەیە. اینجا جگە لەوە یاساکان لە ئەڵمانیایە لەبەرەوەی فیدرالیەتەوە زەم حەڤە فیدرالیەتە لە ناوچەیەکە بۆ ناوچێکی ترە گۆڕێت. لەبەرەوە نە یاساکانی بوندس ئامت گۆڕاوە کە دائیری پەنابەرانە و نە یاساکانی نیشتەجێبوون گۆڕاوە. بە پێچەوانەوە ئەگەر جاران کەمپێکە بواە شوێنێکە بواە ئێستا خێمە هەیە و ئێستا شوێنەکان هەمووی گیراون و ئێستا بارێکی بەڕاستی سەخت هەیە لە ئەڵمانیا و تەنانەت کۆمەڵگەی ئەڵمانی دابش کردووە بەسەر کۆمەڵێ ڕایە و بۆتە هۆی ئەوەی کە بیرروڕای ڕاستڕەوی و جۆرێک لە ڕاسیزمی لە ناوچینی ناوەڕاستە
دروست بێ لەناو ئەڵمانیا لە دژی پەنابرن. بەڵێ کاکسمایل ڕۆلی تورکیا لەم کێشەیەدا زۆرە هەلبەتە ئەوروپیەکان داوا لە تورکیا دەکەن یان یارمەتیش تورکیاش دەدەن بۆ ئەوەی یارمەتی بدا ئەو ژمارەی پەنابەران کە لە عێراق و سووریاوە دین کەم بکرێنەوە یان لە تورکیا ببێننەوە بەڵام خۆ دەزانی ئێستا لە ناو تورکیا شەڕ ئەوە هەیە و خەڵک لە شارەکان دەرچوونە شارە کوردیەکان دەرچوونەوانە بەڵام تا چەندێک تورکیا ئەتوانێت ڕێگا لەم ژمارە زۆرەی پەنابەران لە عێراق و لە سووریا بە تاکید ئێمە باسی ئەوانە دەکەین ئەو ڕێگایە بگرێ یان یارمەتی بدا لە ناو تورکیادا بمێنن. من بەڕاستی لە پرسیارەکە تێنەگەیشتم چونکە ڕۆلی تورکیا بڕینی کتێب ڕۆلی تورکیا من پرسیارەکەم لەسەر ڕۆلی تورکیاە کە ئەوروپیەکان داوا دەکەن تورکیا یارمەتی بدا ئەو ژمارەیە کەم بکرێتەوە و یانش پەنابەران لە ناو تورکیادا بمێنن. هیوادارم دەنگەکە باش بکاتن. کاک ئیسماعیل بەڵێ تێگەیشتی لە تەواوی پرسیارەکەی کاک دەخیل لەسەر تورکیا بوو ینی تورکیا چ ڕۆڵێکی هەیە؟ بڕینێکی تەکنیکی هەیە. هیوادارم ئێستا دەنگەکە باش باش. من تەسەوڕەکەم تورکیا هیچ ڕۆڵێکی نییە ینی تورکیا ئەوتایی بینی خەڵکی خۆی لەسەر جادا کوژە ینی من تێ ناگەمیتی تورکیا چ ڕۆڵێکی هەیە. تورکیا ئێستایەکێکە لەو هێزانەی کە پەلاماری هاونیشتیمانانی وڵاتەکەی خۆی ئەیە و ئەمەش تەسەوڕەکەم وا ئەکات کە ژمارەی زۆتری ئێستا من کە ئەم وێنانە ئەبینم و لە جزیرە ئەبینم و لە ئەفرین و لە هەموو ئەم شوێنانەیە کە ئەبینی پەلاماردانی کورد هەیە من لەو بڕواایدام شەپۆلێکی تری گەورەی پەنابەر بەرەو ئەوروپا دێن. ئەگەر یارمەتیم بێ تورکیا هۆکارە بەڵێ ئەگەر یارمەتیم بێ دوای پرسیار زۆر بە کورتی پێم بڵێ وەرگرتنی پەنابەران لە ئەوروپادا ئایا پەیوەندی بە ڕۆژی مرۆڤانەوە هەیە زیاتر یا بە پێویستی هێزی کارە لە ئەوروپادا؟ خۆی هەردووکیانە ینی ئەوە هەر 10 ساڵ جارێک ئەمان سنوورەکانەکەنەوە خەڵک وەرەگرن چونکە ئەوەی کە 20 ساڵ یاخود 15 ساڵ لەوە پێش لێوە بووە پێگەیشتووە و چیترە و ئیشانە ناکات کە لەوە پێش کراون. من ئەمە تەسەوڕێکی منە بەڵام بە گشتی پەیوەندی بە باری مرۆڤیشەوە هەیە. کاک ئیسماعیل زۆر سپاس دەکەم بۆ بەشداری لە بەرنامەی کورد کۆنێکشن. زۆر سپاس